یەک ماک 150,000 سەمون بە خۆڕایی دەبەخشین. دەرەجەیە کە دەستخۆشی دەکەم نمونەی زیاد بی لا کاتژمێر 12 شەوە تاکو 5 پارشێ و لێرە بایچەند سەمون و دەوێتن بە خۆڕایە ئەمە نمونەیەکێک لە سەمونخانەکانە لە جادەی سوورتیان لە شاری هەولێر لەم سەمونخانەیە هەموو ڕۆژێک 5,000 سەمون بە خۆڕایی دەدرێت بە هاوڵاتیان بە بۆنەی بانکی ڕەمەزان. جا دەمێت قسە لەگەڵ ئەو کەسە بکەم کە بەو کارە هەستاوە. کاک سامان سلااوت لێ بێت ئەگە بێت ئێرە سوپاس دەکەم. دەمەوێت باسیۆم بۆ بکەی چۆن بۆ بیرۆکەیە سەمون لە شەوانی پارشێ و بکەی بەخێر. بەخێر بێ. ئەمە بە پێشمانزانی لەو مانگەی ڕەمەزانەی لەمە منتیقەی خۆمان لەو منتیقەی زارە سووسان مووقیفێک بنوێنین لۆ خەرچی خەرچی منتیقەش زۆری هەر زۆری کەم دەرامەتە. ئێمەش دەگەر هاوبەشەکانم لە بازارەکانی خۆم بخۆ دەزانی بازارەکانی ساماشەکانی یعنی ڕۆژانە کاتەکانی تکرانی سارانە 11 مانگ زەمینیوڕان ئێوانە لە مارکێتەکان شیو دەکرێت و دەوراپشتیش خەرک زۆر دێ نانەکەمان لەکەن دەخوازە گوتم با مانجی ڕەمەزانی لە بڕی ناخواردنەکە بتوانین ڕۆژانە 5,000 سەمونی دابش بکەین کە لۆ یەک مانجی دەکات 150,000 سەمون. یەک ماک 150,000 سەمون بە خۆڕایی دەبەخشنەوە. یەک ماک 150,000 سەمون بە خۆڕایی دەبەخشین هەموو پارشیوەک ئەلێرانە لە سعات 12 تا 5 پاشی و سەمونەکەش خلاص دەوی 5,000 سەمون الحەمدولیلا. چۆن قسەتان لەگەڵ خاوەنی سەمونخانەکە کردووە تەنسیقەکەتان چۆنە گەواسیۆن بۆ خەڵک چ دەڵێ لەسەرەوە؟ خەڵک تەبعەن هەموو دەستخۆشی دەکاتن شتی جوان هەر جوانە. خاوەن سەمونخانەکەش کاک نازم بەڕاستی دەستخۆشی لێکردین کە ئەمە وشەی دەکەن ئەویش هاوکارمان بووە لەو خێرەی بەشی ویش تێدایە. باشە کاک سامان خەڵک ناتن لێتوانە پارە بدا برێکاکەەوە بە هەزاری سەمونم بێ. ئەجا ڕۆژی یەکەم خاوەنفرنەکە وەی گوتی زۆر کەس هەر پارەی دەدەگوت مەکاکەوە بە پارە نییە حتا مانجی ڕەمەزان خلاصی بە خۆڕاییە. زۆر باشە کاک سامان دەستخۆش بێتن. ئەمە قسەی کاک سامانەکە و بۆ خۆی لێرە سەمونەکانی کردووە بە خۆڕایی تاوەکو مانجی ڕەمەزان تاوا دەبێت خۆی وتی 150,000 سەمون بۆ 30 ڕۆژی مانجی ڕەمەزان. جا دەمێت قسە لەگەیەکێک لە وڵاتیانە بکەم پڕمان سلااوت لێ بێتن ئەگەر ڕوو بکەیتە کامێرە سوپاس دەکەم دەمەوێت باسیۆم بۆ بکات و سەمون بکڕی پارەت پێیاندا؟ ناوەڵڵا کاعاج سامان شەقان دەستخۆشی لێ دەکەم لەو هاوکارێکە لەگەڵ خەرکی کردی و خەرکەش فەقیر و هەژار لەو منتیقەی و زایدەنی ژەوە شتێکی زۆر نوێیە مۆدینە کاعاج سامان بۆ شتێ ئێستا دەستخۆشی لێ دەکەین و زۆر سوپاسی دەکەین. باشە دەبێت باسیۆم بۆ بکەی کە یەکەم ڕۆژهاتی لێرە سەمون ببێ پارەتدایە یەکەم ڕۆژ هاتم پارەم دەینە گوتیان ئەوە شتەکە بە خۆڕایە کاعاج سامان وشەی ئێستاە بۆ کارە دڵخۆشی خەڵک سوودی لێ دەبێت. وەڵڵا دەرەجەیە کە دەستخۆشی دەکەم نمونەی زیاد بی چاوی ماز دەکەم ئەو شتان هەر لە خۆی دێ ئەوە پیشەی یەکەم و دووەم سێمی چارەمی نیە زۆر شتێکی لەوەی گەورەتریشی کردیا. چاوت ماز دەکەم سپاس دەکەم. وەک جێتان لێ بەمە قسەیەکێک لەو هاوڵاتیانێک کە هاتووە لێرە سەمون بکرێتن بەڵام وا دیارە پێیان گوتووە کە سەمون لێرە بە خۆڕایەوە تاوەکو مانجی ڕەمەزان تاوا دەبێتن ڕۆژانە 5,000 سەمون واتە 150,000 سەمون لە مانگی ڕەمەزانی پیرۆزدا بە خۆڕایی بۆ هاوڵاتیانی جادەی سوورتیان.